لە کۆبنەوەکەدا جەختمانەوە کردەوە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات نمرەکانی پۆلی 12 و نوێی بنەڕەتی ڕابگەێنێت بۆ ئەوەی قوتابیان لەو دڵە ڕاوکەی و قەلەقیتیان و چاوەڕوانی نەجاتیان بێت. هەر لە کۆبنەوەکەدا ڕامان گەیاند و جەختمان لەوە کردەوە کە لێژنەیەک لەم هەفتەیە کە سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی کە ئەو کەم و کوڕی و نیگەرانیانەی لە ڕابردووە هەبوو لەسەر سیستەمی ڕاستەوخۆ زانکۆلاین ئەم ساڵ ئەو کەم کوڕیانە چاک بکرێەوە ئەپدەیت بکرێتەوە. ئێمە لە سکرتارێتی ڕێکخراوی قوتابیان لەسەر جەمناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بە بەرنامەیەکی تازەوە سەبارەت بە ڕێگای زانکۆ هاتووینەتە پێشەوە و ئینشاءڵڵا بە چەندین سیمینار و ستافی کاراو لێ هاتوو بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئینشاءڵڵا دەست پێ یەکەین.